بۆ کەسێک ئەگەر جمعە نەکات لە چەند جمعانی نەیکات گوناحبارە بێت ئەگەر بە بێ عوزر طبعا سێ جمعە ختمی نیفاق بەسەر دڵیا درێت ئەگەر بە بێ مامۆستا کەسێکم لە سجنە بەڵێ تقریبا 90 ساڵ و نیە بۆ 2 ساڵێک لە چی وڵاتی سجنیت لە فەڕەنسا لە فەڕەنسا بەڵێ ناو سجنەکەتان جمعەیان ناکرێت نا وەڵای مامۆستا بشتوانە ناڵەوانە نوێشکم کە پێشێت چەند جارم خۆم تووشیەوە بووم و لەسەرەوەیشی کە پێشنوێژیم کردبووە لێرە بۆ هاوڕێکانم ئینفرادیشم خواردووە ینی لە ناو سژنەکەشە ئازادی نییە لەوێ ئازادیتیانی مامۆستا ئەی بۆچی ئەڵێن فەڕەنسا دایکی ئازادیە شتی وای هەرتیانی مامۆستا بێزاریە کە بێزاری تایە هیچ شتێکی وای تیانێ بەخۆ ئازادی کوالێ یانی درۆ دەلەسێ ئەم شتانە هەموو شیعارات هەمووی درۆ دەلەسێ بۆیان بکرێت هەناڵ لە ژوورەکەش بێتە دەرەوە لەوێ ئەڵێن ئینسان وەکو پەپولاژیە ها پەپولە چەندێ ناسکە و چۆن یانی وەڵا بێگاڵتەمە گاڵتت نەیە یانی کاتێ باسی ژیانی ئەوروپا و بە تایبەت فەڕەنساکەن ئیتر ئینسان هەر وەکو پەپولە دێتە پێش چاوت مامۆستا شتی وە هەر نیە ینی من ئەڵێم دزداشەم لە بەرایە ڕۆمە بەردەم دەرگاکە بۆ نییە لە ژوورەکە خۆی دەر دزداشە ینی چەند جار بووە بە شەڕم لەگەڵ حارەسا لەگەڵ شێفا چەند جار بووە بە دەنگەدەنگ ینی چەند جاریش کەوتتە ئینفرادیۆ شتەکان هەستر ئەلحەمدولیلا ینی توازمان لەوە نێ ناو بڵین سوپاس و ستایش بۆ خۆی گەورە مامۆستا ینی چەند کەسێکی زۆرن کە گەڕاونەوە سەر دەستم سوپاس و ستایش بۆ خۆی گەورە الحەمدولیلا خۆی گەورە ئیفراجەکە خۆی گەورە لەو تاریکی و ناڕەحەتی ڕزگارەکە و ئیستیقامەتان پێبەخشێت زۆر مرتاحە مامۆستا زۆر خوا هاوکار بڵێم ئەوە نی بڵێم لە سجنە سوپاس و ستایش بۆ خۆی گەورە الحەمدولیلا ئیماندار ئاوا بیرەکاتەوە الحەمدولیلا وەڵای مامۆستا ینی کاتەکان خۆشە ڕۆن سوپاس بۆ خۆ چەند ساڵە بێ لە زینداناوی وەڵای تەقریبەن مامۆستا ساڵ و نیوەکە لە ژوورم دێ ئینشاءالله زۆرمان نەماوە لەم ساڵە بەرێبین خوا بۆتی ئاسان کە یا رب العالمین مامۆستا یعنی داواکارین دوعای خێرمان بۆ بکەیت خوا هاوکارت بێ قوربانجان خوا هاوکارت بێ خوا گەورە دەری خێرتان لێ بکاتەوە قوربانجان قوربانە مامۆستا ینی تر